ئینەرانی بەڕێز و ئازیزی ئازادی لە هەرچوەکن سڵاو خۆشەویستیتان پێشکەش بێ بەختەوەر و شادمانی لاڵقەیەکی تازەی شڕۆڤەی هەفتە پێتان شاد دەبینەوە. ئەم جارەیان بەرنامەی شڕۆڤەی هەفتەمان تایبەت دەبێ بە ڕۆژی چواردەی شوبات. چواردەی شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی شەهیدی شیوعی دیاریکرا. ما لە کاتێکدایە کە ئەم چواردەی شوباتە بێهۆکات دیاری نەکراوە و هەرچەند حزبی شیوعی بە حزبی شەهیدان ناسراوە، بەڵام بۆچی دیاریکردنی چواردەی شوبات و لەم ڕۆژەدا حزبی شیوعی چ جۆرە یادکردنەوەیەک ئەنجام دەدات. تێکەڵچێش بە بارودۆخی ئێستا و ڕەوت و ژیان و گوزەرانی خێزانی شەهیدان و خانەوادە و کەسوکاریان. هەڵوێستی حزبی شیوعی لە ڕابردوو لە ئێستادا لە هەمبەر پرسە چارە نووسازەکان و پەیوەست بە ژیانی شەهیدانەوە چییە؟ دیارە چواردەی شوبات لە سەر تاسەری عێراقدا ڕۆژی هەموو شەهیدانی شیوعی. بەم بۆنەیەشەوە کۆمەڵێک مەراسیم ڕێک دەخرێت لە سەر تاسەری عێراق و تایبەتیش لە هەرێمی کوردستان بەم بۆنەیەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ڕۆژی شەهیدی شیوعی میواندارێتی زۆر بەڕێز هاوڕێیە سوبحی مەهدی ئەندامی کۆمیتەی ناوەندی و لێپرسراوی مەکتەبی شەهیدانمان کردووە و گفتوگۆ لەم بارەیەوە دەکەین. زۆر بەخێر بێنەوە. لە سەر تاسەری عێراقدا ڕۆژی شەهیدی شیوعی دیاری کراوە. بە چواردەی شوبات هەموو ساڵێک ئەم یادە دەکرێتەوە. بۆ ئەم یادە ساڵانە مەراسیمی جیاجیا سازدرێت و حزبی شیوعی حزبی شەهیدان ناسراوە و لە هەموو بارودۆخ و لە هەموو سەردەمێکە خوێنی ڕشتۆ و شەهیدی داوە. بۆچی چواردەی شوبات؟ زۆر سپاس بۆ میوانداری ئێوە. سڵاوم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکان. سەری ڕێز بۆ سەرجەم شەهیدانی شیوعی و شەهیدان و تێکۆشەرانی گەلەکەمان کە بە خوێنی گەش و ئاڵیان لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراقدا جوانترین ئەرکی مرۆڤایەتی سەرشانی خۆیان بەرامبەر بە میلەتەکەیان جێبەجێ کرد. ئێمە لە حزبی شیوعی عێراق و کوردستان شانازی ئەەکەین بەوەی کە خۆشەویستترین سەرکردە و کادر و ئەندام و پێشمەرگەکانمان لە خەبات و تێکۆشاندا لە داکۆکیکردن لە مافەڕەواکانی خەڵکی عێراق و کوردستان گیانی خۆیان بەخت کردووە. بنەماڵەی شەهیدەکانمان حەقە دوو جار شانازی بۆ خۆیان تۆمار بکەن کە ئێمە یەکەم شانازیان پێوەکەین و شانازی بۆەوە بکەن کە ئەوان ڕۆڵەکانیان خۆشەویستترین کەسیان کە بەخت کردووە لە پێناوی ئازادی نیشتیمان و بەختیاری گەلەکەیان و لە حزبێکە کە وەکو بەڕێزت ئیشارەت پێدا حزبی شەیئانە و حزبی تێکۆشانە سەختەکانە لە مێژووی عێراقدا بە شێوەیەکی گشتی و ئەم تێکۆشانە جیاوازە لە تێکۆشانی بەشی هەرە زۆری حزبە سیاسیەکانی کە لە عێراقا بوون لە سەردەمەکانی پێشەوە هەتا ئەمڕۆژ. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەم حزبە ڕەگوڕیشەی لە سەراسەری عێراقدا هەیە و لە پێک هاتە جۆرا و جۆرەکانی کۆمەلگای عێراق شەهید لە نەتەوەی عەرەب لە کورد لە پێکهاتەی ئاینی جۆرا و جۆر لە تورکمان لە کورد و ئاشوور لە سابعەی ئەندایی لە هۆڕەکان و لە فاوەوە حتا ئەگاتە چیاکان و پێدەشتەکانی کوردستان. شوێنێک نییە لەم وڵاتە کە لە ئەنجامی خەبات و تێکۆشاندا ئێمە خۆشەویستترین کەسی خۆمانمان نەبەخشی بێ. ئەوەی کە بە تەحدید ڕۆژی چواردەی شوبات کراوەتە ڕۆژی شەهیدی شیوعی، لە ڕاستیە ئەگەری ڕێکخراوەکانی حزب بیانەوێ یادکردنەوە بۆ شەهیدەکانی حزب بکەن ئەبێ هەموو ڕۆژەکانی ساڵ خەریکی مەراسیم بن. ئەگەر ئەبێ هەندێک ڕۆژی تریش قەرس بکەن بۆەوەی بیخەنە سەری تاکو
چ بە گروپ و پۆل یادی شەهیدەکان بکەنەوە یان بە تەنها یادی شەهیدێک بکەنەوە. لەبەرەوە ڕۆژێکی مێژووی دیاری کراوە کە ئەویش ڕۆژی لە سێدارەدانی هاوڕێی نەمر دامەزرێنەری حزب هاوڕێ یوسف سەلمان فەهد و هاوڕێکانی حازم و سارما. ئەمە بە تەنها لەوە نەهاتووە کە بۆچی لەم ڕۆژە دیاریکراوە بۆ لەبەر ئەوە بێ کە بە تەنها چەند سەرکردەیەکی حزب بەڵکو ئەم هاوڕێیانە لە خەبات و تێکۆشانە چەندین جار ڕوبەڕووی مەرگ بوونەتەوە، چەندین جار توندی زیندان کراون، بەڵام ئەتوانرێت کە یەکەم پۆلە شەهید نەک بە تەنها شەهید لە پێش هاوڕێیانیشەوە حزب شەهیدی داوە، بەڵام لێرە شەهیدبوون بە حکمی قەرەقوشیانەی حکمی دژە مرۆڤانەی دامودەستگاکانی پاشایەتی کۆنەپەرست بەسەر نیشتیمان پەروەرترینی خەڵکەکاندا جێبەجێ کراوە. ئەو کاتەش بۆ لە سێدارەدانیان لە هەر یەکە وتەیەکی جوانی خۆی هەیە. ئەگەر بە کورتی ئەزیکەم وتەمێژوویەکەی هاوڕێ فەهد کە ئەڵێ شوعیەت لە مردن بەهێزترە و لە داری سێدارە بڵندترە. چەند گرنگە یەکێک کە کاتێک ئەو پەڕی هێز و توانای خۆی لە پێناوی گەلەکەی لە پێناوی نیشتیمانەکەی بەخت کردبێ لە کاتێ ڕووباڕی معنای وایە سێدارە تونند و تیژی ڕێگری ناکات لە ئەو پەیامەی کە ئەوان بەرزیان کردوێتەوە، ئەو پەیامەی کە بڵاویان کردوێتەوە کە ئەم پەیامە ئەگەر بێت و بە سێدارەدانی هاوڕێکان و سەرکردەکانی حزب دەستی پێکرد بێ لە دوای ئەوانیش سەرکردەی تر هاتنە مەیدان و ئەوانیش ڕوبەڕووی مەرگ بوونەوە پاڵەوانانە توانیان تۆماری دەیان داستان و چیرۆکی گەورە بکرێت لە شێوەکانی خەبات تیجۆرا و جۆر، لە ڕاپەڕینەکانی جووتیاران، لە مانگرتن و خۆپیشاندانەکانی کرێکاران، لە داخوازیەکانی قوتابیان، لە خەباتی پێشمەرگایەتی، لە داکۆکیکردن لە چین و توێژەکانی کۆمەلگا، لە داکۆکیکردن بۆ ئاشتی لە کوردستان، لە شۆڕش و ڕاپەڕینە یەک لە دوایەکانەوە. ئەگەر کەسێک ئەگەڕێ بە دوای ئەوەی کە مێژووی عێراق و کوردستان نووسێتەوە ناتوانێ بەشێکی زۆری نووسینەکەی تەرخان نەکا بۆ ئەو مێژووە پرشنگدارە کە ئەوانە لە پێناوی گەل و نیشتیمان و دادپەروەری و یەکسانی و مافەکانی مرۆڤدا خەبات و تێکۆشانیان کردووە. دەڵێن جارێک مێژوو خۆی دووبارە دەکاتەوە، جارێکیان بە کۆمیدیا و جارێکیان بە کارەسات. شوباتی ساڵی 1963 هەمان چارەنووس و خۆی ڕشتم بگرە بە زیادەوەش دووبارە بووەوە بە تایبەت بەرامبەر بە شوعیەکان. بەڵێ ئەوان لەو باوەڕدا بوون کە بە لە سێدارەدانی هاوڕێ فەهد کە دامەزرێنەرە ئەوە کۆتایی بە تێڕوانی کۆتایی بە کێشەیەک دێن، کۆتایی بە کێشەیەک دەهێن، کۆتایی بە پەیامەکەیان دێنن. ئەوان ئەڵێن ئەگەر ئێمە ئێستا دارن لە جێگەی ئێمە دەیانی تر بێشەوە هەرواش بوو، ئەم خەبات و تێکۆشانە نەوەستا لە کاتێکە پەیڕەوکردنی یان داهێنانی نەرێتی قوربانیدان لە سەری هەڕەمی حزبیەوە بوو بە نەرێتێک کە شوعەکان دایان هێناوە. لەکوێی هێزێکی سیاسی لە کوردستانە ڕێز و بۆ تێکۆشانی ڕێزم بۆ هەموو هێزە سیاسیەکان دامەزرێنەری حزب لە سێدارە ئەدرێ، دوو لە هاوکارە هەرە دیارەکانی فەهد و حازم لە سێدارە دێن. دوای ئەوە جارێکی تر کە کاتێکە بەعسیەکان لە ساڵی 1963 جارێکە لە ئینقلابی هەشتی شوباتە دێنەوە سەر حکم، بەیانی ژمارە 13 بۆ پاکتاوکردنی حزب دەرەخەن و لە نێویانە سەرکردەی دیاری حزب سەلام عادل و جەمال حەیدەری و محەممەد ساڵح عەبەلی و نافع یونس و دەیانی تر بڕیارێک کە بڕیاری پاکتاوکردنی کۆتاییە
کەچی وەکو چۆن داربەڕوویەک ئەبڕیتەوە لە ساڵی داهاتوو لە جێگەی یەک لەو داربەڕوە دەیان خەڵفی نوێ سەر هەڵەدەن دووبارە حزب هەموو جارێک برینەکانی تیمارەکاتەوە نەوەیەکی نوێ لە تێکۆشەران دەخاتەوە مەدانی خەبات و تێکۆشان و ئەم کاروانە بەردەوامە بێ هەتا بەدیهێنانی ئامانجەکانی. هەڕە سبحی دیارە وەکو وتمان ڕۆژی چواردەی شوبات ڕۆژی شەهیدی شوعیە لەسەر تاسەری عێراقدا و ڕاستەکەی حزبی شوعی حزبی شەهیدان ڕێژەیەکی زۆری شەهیدان شەهیدیدا. ئێوە لەگەڵ هاوشان لەگەڵ حزبی شوێی عراق داتایەکی ورتان لەبەر دەستا هەیە هەمانجی هەیە بۆ بەلایانی کەم کۆکردنەوەی ناو ژیانی ئەو شەهیدانەی کە لێرە و لەوێ لە چیاکان لە ناو شارەکان لە ڕێخستنە نهێنیەکان لە سێدارەدانیان لە کوشتنیان بە هەر شێوە لە شێوەکان بێ تۆمار بکەن. بەڵێ ئەم هەنگاوە نراوە لەلایەکەوە مێژووی حزبی شوێی عێراق بە چەند بەرگێک کە لەلایەن ئاوڕێ عەزیز سباهیەوە نووسراوە لیژنەیەک پێک هات بە سێ بەرگ مێژووی شەهیدانی کە حزبی شوێی عێراق پێڵسا. ئێستا سێ بەرگی نوێی مێژووی شەهیدانی حزب لەلایەن هاوڕێ کاردۆکامەوە بە هاوکاری مەکتەبی شەهیدان و مەکتەبی شەهیدان و تێکۆشەرەکانی حزب هاوکاری کراوە. ئێستا سێ بەرگی دەرچووە و دوو بەئیشی لە چاپخانەیە کە ڕەنگە ینی لە خلالی چەند ڕۆژێکا کە پێش یادی دامەزرانی حزبی شوێی عێراق و کوردستان ئەوانیش ئامادە بن ژمارەیەکی زۆر. ئەم جارە پێداچوونەوەیەکی ینی باشترە لە ئەوەی جاران و بە بەردەوامیش ئێمە هەوڵی ئەوە دەین. بەڕاستی ینی بەهۆی ئەوەی کە مێژووی تێکۆشانی حزب مێژوویەکی ئینە و لە هەمیشەش لەژێر ڕاوەدونان و قوربانیدانی بەردەوام و خۆشاردنەوە و ڕاکردنی کەسوکار و بنەماڵکانە زۆر جار ینی هەندێک بەڵگەی پێویست کە هەیە ڕەنگە لە وێنە ڕەنگە لە نیشان زۆر جار لە دەست دەچن. ینی تێکۆشەرێکە توانیوێتی مەسەن چەند بەیاننامەیە کۆ بکاتەوە لە حملەیەکە ڕەنگە خۆی لە ماڵ نەبوو بێ کەسوکارەکەی لەبەر پاراستنی خۆیان ناچار بووبن لە ناویان بن. بۆیە ئێستا لە ینی هەوڵی بەردەوام هەیە دایمە بۆ نوێکردنەوەی ئەوەی کە ئەم مێژووە بە وێنە و بە دێکومنتی ترەوە وردە بکرێتە ناو دووتێی ئەو کتێبانەی کە لە بەرگەکانیدا حازرە کە ئەمە پێویستی جارێکی تریش بە پێداچوونەوەی زیاتر هەیە بۆ ئەوەی بە تەواوی ببێتە ینی مێژووی ئەو تێکۆشەرانە. هەڕە سبحی ئێوە وەکو مەکتەبی شەهیدان بێگومان ئاگدارن کە بارودۆخی سەرجەم هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بارودۆخێکی نالەباری گوزەران و شەهیدانیش لە چوارچێوەیەدا. ئێوە خانەوادەی شەهیدان لە ڕابردوو و ئەوەی کە من ئاگدار بم وها کۆنتاکتێکی باش لە نێوان خانەوادەی شەهیدان و حزبدا هەیە. هەوڵ دەدەن لەڕێی ئەم کۆنتاکەوە لەگەڵ خانەوادەی شەهیدان چ جۆرێک بەرەو پێشچوون و یان با بڵێن پابندبوونەکان لە چوارچێوەی بڕیارە حزبی و پابندە حزبیەکانەوە درێژە پێ بدەن. لە ڕاستیا ئێمە هەمیشە وەک لە سەرەتاژی شارەتم پێکرد یەکێک لە شانازیە گەورەکانەوەیە کە ئێمە ژمارەیەکی زۆرمان لە هاوڕێکانمان لەو خەبات و تێکۆشانەدا بەخشیوە بە گەلەکەمان و بە ئازادی و بە بەدیهێنانی ئامانجەکانی و بنەماڵەکانیش بنەماڵی تێکۆشەری ئەو تۆن کە بەشی هەرە زۆریان ینی هەر وەکو چۆن کوڕەکانیان کە لە سەنگەردا لە سەنگەری بەرگریکردن لە مان و بەردەوامی گەلەکەیان و بەردەوامی حزبەکەیان کاتێک شەهید دەبوون هاوڕێکەیان چەکەکەی ئەکردە شان و ئاڵاکەی کە لێک ئەوت بوو لە شوێنێکی تر و لە
سنگەرێکی ترەوە هەڵیە کرد بەشێکی زۆری ئەو بنەماڵە تێکۆشەرانە درێژە پێدەری ڕێبازەکەی شەیدەکانیانن ئەگەر تەنانەت نەتوانن ئەرکی گەورەش بۆ نمونە دوێنێ شەو لەگەڵ هاوڕیانی مەڵبەندی هەولێر چەند ماڵێکی شەیدانمان بەسەر کردەوە یەکێک لە کوڕانی شەهید کە نامەوێت وتی ڕەنگە نەتوانم ئەرکی حزبی زۆر بەجێ بێنم بەڵام هەمیشە بە وەفاداری ئەمێنمەوە بۆ ئەم حزبە و بۆ ئەم ڕێبازە ئێمە تاکیدمان لەسەرەوە کردوتەوە کە ئێوە لە هەموو کەسێک زیاتر خاوەنی حزبن ئێوە لە هەموو کەسێک نزیکترن لەو شانازیە چووکە شانازی هەم بە حزبەکەتانەکەن بەوەی کە لە خەبات و تێکۆشان زۆری بەخشیوە شانازیەکی گەورەتیشتان کە یەکێک لە ئازیزترینی بنەماڵەکانتان بەخشیوە لەبەرەوە ئەوانە ئەبنە خاوەنی حزب ئێستا ئەمانەی کەمەئن و ئەتوانین سەریان بکەین و ئەتوانین بەسەریان بکەینەوە یعنی ئەوان بە خاوەنی سەرەکی حزب ئەزانی لەبەرەوەی هەڵگرتنی ئەم پەیامە وەفاداربوون بۆ ئەو پەیامەی کە شەیدەکان هەبێ و خۆشەویستی بۆ شەیدانە درێژە پێدانی ڕێبازەکەیانە و گەشە سندنی حزبە بۆ ئەوەی بتوانێت ئەو ئەرکانەی لەسەر شانەتی بە شێوەیەکی باشتر بەدیبێنێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی خانەوادەی شەیدان بەردەوام گلە و گازاندەشیان لە حزبدا هەیە ئەوان حەقی خۆیانە هەمیشە چووکە ینی ئەوان خاوەنی حزبن ئەگەر بێت و چووکە لە ڕاستیە هەر کەسێک کە خەبات و تێکۆشانی لە ڕیزەکانی حزبی شوێیە گرتوۆتە بەر هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان چاوەڕێی ئەوەی نەکردووەکە لە ئەنجامی ئەم خەبات و تێکۆشانەی پاداشت بکرێت بەست و قسە جوانەکەی هاوڕێفەت کە ئەڵێ ڕێگای تێکۆشان بە گوڵ و ڕێحانە فەرژ نەکراوە بە دڕک و داڵ فەرخشکراوە یعنی هەر کەسێک هاتوتە ڕیزەکانی تێکۆشانەوە ئەم وەسیەتەی هاوڕێیانی پێدراوە کە خەبات تێکۆشان ناڕەحەتیەکانی زۆرترە بەڵام کە لە ئەنجامی خەبات و تێکۆشانە حکومڕانی لە کوردستانە هاتوۆتە دی ڕژێمی دیکتاتۆری ڕووخاوە حکوومەت هاتوۆتە جێبەجێکردن کە ئەوەی ئەوان خەباتیان بۆ کردووە ئێستا مافەکان جێبەجێکردنی ئیمتیازاتی بنەماڵی شەیدەکان بە پلەی ئەساسی لەسەر دەسەڵاتە لەسەر دام و دەستگاکانی دەسەڵاتە کە بتوانن بە شێوەیەکی یەکسان دوور لە ڕنگ و دوور لە نزیکی و دووری لە دەسەڵات خزمەتی هەموو ئەو بنەماڵی شەیدانە بکات چونکە ڕۆژگارێک کە حکوومەتمان نەبوو حەزبی شوعی بە قەدەری ئەوەی کە لە توانایە هەبوو و دارایەکەی توانای ئەوەی هەبوو بەشێک لەو تااقەت و توانایی کە خۆی هەبوو خزمەتیان بەشێک لە دابینکردنی پێداویستیەکانی بنەماڵی شەیدانی ئەگەر ئێستا ئەرکەکە لە ئەستۆی لە ئەستۆی حزب و بنەماڵی شەیدانەوە گواستراتەوە سەر دام و دەستگاکانی حکوومەت و وەزارەتی شەیدان ئەبێ ئەم ئەرکانە بە شێوەیەکی باش جێبەجێ بکە بەڵام ئەم پەیوەندیەی بڵێن سۆزداریەی کە پێویستە بە بەردەوامی هەبێ ئەرکی ڕێکخراوەکانی حزبە ئەکە ئەبێ هەمیشە لە پەیوەندیەکی باش ئەترا بن چونکە ئەوانە یعنی بەرزترینی ئەو خەڵکانن کە پێویستە ئێمە بەردەوام نزیکیان بین ئەگەر لەو بارەیەوە کەم تەرخەمیە تەقسیرێکە بێ ئەبێ هەمیشە چاوگێڕانەوە بەو کەم تەرخەمیە بکەین و هەوڵی ئەوە بدەین کە ئەو پەیوەندیە لە باشەوە بۆ باشتر و تند و تۆڵتر بدەین هەنی گلەیەکانی خانەوادەی شەیدە هەر لە چوارچێوەی ئەوەیە کە حەزب زیاتر گرنجان پێ بداوە زیاتر ئاوڕێن لێ بداتەوە لە کاتێکە پێویستە حەزب بۆ خۆی ئەم ئەرکەچێ بچێت ئەوەی کە من نیومۆ بەشی زۆری بنەماڵی شەیدان کە سەریان لێدەی داوایەکی تایبەتیان نییە کە ئەوە گەورەی ئەم خێزان و ئەم بنەماڵانە و گەورەی شەیدەکانیانە ئەوەی داخوازیانە کە پەیوەندی بەردەوامی هەبێت چونکە شعور بەوەکەن کە هاوڕێیەکی شەیدەکەیان ئەچێ جارێکی کە کوڕەکەی خۆیان ئەبینێتەوە هاوڕێیەک و تیکادیرێکی بەتەمەن ئەچێ کوڕی شەیدەکەەوە ئەزانێ جارێکی کە باوکی ئەبینێتەوە مامەکەی ئەبینێتەوە کە ئەمە ئەرکی سەرشانیمان ئەم پەیوەندیە
لە پتەوە بۆ پتەوتر لە خراپەوە بۆ باش وەیداوادارم خراپ نەبێ باش و باشتری بکەین. زۆر باشە باسی یەکسانیت کرد یەکسانی لە ئەرچی شەهیدان گوازراوەتەوە بۆ ینی لەسەر حزب نەماوە بۆ پێیەکە پێویستە حکوومەت ئەو ئەرکە جێبەجێ بکاتنەوە ئەم یەکسانیان لە ڕابردوودا بەدی نەکراوە جیاوازیی زۆر کراوە لە نێوانی شەهیدان جا لە حزبێکەوە بۆ حزبێکی دیکە و ینی ئەم جیاوازی زۆر بەدیکراوە لە ڕووی پلەپێدانەوە لە ڕووی پاداشتەوە بەڵام ئەم پرسیارم دوایی ناوبڕێک دووەردەگرمەوە ناوبڕێک وەردەگرم و دەگەڕێمەوە لای جنابێت لێرانی بەڕێ زوازیس ناوبڕێک وەردەگرین و درێژە بە بەرنامەکەمان دەدەین. جارێکی دیکە سڵاو و خۆشەویستی بینەرانی بەڕێز وازیس درێژە بە بەرنامەکەمان دەین لە ڕۆژی چواردەی شوبات ڕۆژی شەهیدی شیوعی بە میواندارێتی زۆر بەڕێز سوبحی مەهدی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی شیوعی کوردستان و ئاماکان لێ پسراوی مەکتەبی شەهیدان هەڕە سوبحی بەر لە ناوبڕەکە پرسیارێکمان ڕاستە کرد بووی کە ئەرچی خزمەتکردن و پاداشتی شەهیدان لەسەر ئەرچی حزبی نەماوە حکوومەتێکی وەزارەتێکی بەناوی وەزارەتی شەهیدان و پێویستە لەوێەوە هەرچەندە شەهیدانە بە ملحی شەهیدانە بە خانەوادی شەهیدان درێ بەڵام باسە لە یەکسانی کە پرسیارەکەم لە چوارچێوەیە بوو ئاڕاستی جەنابتم کرد. ئەمەوێ هاوسەنگ بم لە وەڵامدانەوە بۆ ئەوەی پێش وەخت چاکەکان ببینین. بەڵێ سوپاسی هەموو ئەو دام و دەستگا و فەرمانگە و کەسانەکەم کە بەڕێزەوە هەڵس و کەوت لەگەڵ شەهیدەکانی ئێمە و تەواوی شەهیدانی کوردستانەکەن ڕاست ئەوانە ینی هەست بە بەرپرسیارەتی بەرامبەر بە نیشتیمانەکەیان بەگەلەکەیان بە خوێنی شەهیدانەکان شەهیدەکانی هەموو لاکانەکەن ئەوانە خەڵکی دڵسۆزن پێویستە مرۆڤ بیان بینێ و هەمیشە بەڕێزەوە سەیریان ئێڵا بکە. ڕاست بەڵام لە ڕاستیدا حکوومەتێکمان هەیە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە. حکوومەتی کوردستان نیشتیمانێکە نیشتیمانە بۆ هەموو پێکاتەکان نیشتیمانە بۆ هەموو نەتەوەکان و ئاینزاکان و حزبە سیاسیەکانیش کەوابێن نیشتیمانە بۆ هەموو شەهیدانی هێزەکان بە جیاوازی ڕنگ و بیر و ڕایانەوە. بۆیە ئەگەر هەر دامەزراوەیەکی لەو بابەتە لە حکوومەتە هەبێ ئەبێ دامەزراوەی نیشتیمانی تەواو بێ. خۆ ئەگەر بۆ شەهیدان بێ ئەوە ئەبێ یەکجار دادپەروەرانە بێ. بەڵام بەداخەوە لە چەند نمونەیە کاکە ئاماژەی پێدەم ڕەنگە نمونەی تریژە بێ ئەم دادپەروەریە نییە. ڕەنگە لە ڕیزبەندی پلەکانە لە موچەکانە جیاوازی هەبێت. ڕەنگە حزبی فلانی سەرنجاشێکی گرتوۆتە لای خۆی و ئێستا شەهیدانەی هەیە. سەرنجاشی لەو بابەتە لە شەڕێکی پێشمەرگانەدا فەرماندەی مەفرزەیەکی شوعی شەهید کردووە. ئێستا موچەی ئەم سەرنجاشە زیاترە لە ئەو خەباتگێڕە کە گیانی خۆی لە پێناوی ئەم ئازادی ئەم نیشتیمانە و بەختیاری ئەم گەلا بەناوە. لەمەوێ لایەنێکی تر باسکەم کە ئەویش دواکەوتنی موچەیە. ئەگەر ئێمە زیندوین ئەگەر هاوڵاتی ئاسایش ئێستا زیندوین لانی کەم ئێمە شتێکمان زیادە لە هەموو ئەو خەڵکەی کە شەهید بووە بەوەیە کە ئێستا ئێمە ژیان بەدەوامەکەین. ئەگەر تا ڕادەیەک ڕەوایەتی بدرێت کە ناڕەوایە بەوەی کە موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی تر دواکەوێ چۆن ئەبێ موچەی بنەماڵی شەهیدان دوا بکەوێ کەچی ئەوانیش بە هەمان شێوە ئەم یەکسانی سیرکردنە کە ئەو پەڕی نایەکسانیە بەرامبەر بە موچەی بنەماڵە و کە سوکاری شەهیدان ئەدرێت کە هیوادارم یعنی هەمیشە چاوگێڕانەوە بۆ ئەو حاڵەتە بکرێت کە ئەمە ناداتپەروەریە تا ئەو پەڕی. هاوڕە سوبحی هەر لەم چوارچێوەیەدا لە ڕابردوودا هەندێک شەهیدی حەزب هەبوو نەخرابوو لەسەر وەزارەتی شەهیدان و بە تایبەتیش
ئەوانەیە کە پەیوەندیان بە ململانی ناوخۆیەکانەوە هەم لە 60ەکان و 70ەکانەوە بە تایبەت ئەو کاتێک کە حزبی شوعی لە جەبهەدا بوو کۆمەڵێک فایلی تایبەتی شەهیدانە هەبوو تاوە بوو بەم دواییانش وەزارەتی شەهیدان ئەمەی پێ قبول نەکرابوو یان نەخسرا بۆ سەر وەزارەتی شەهیدان بۆ ئەمانە چی ئەوەش یەکێکی ترە لە هەڵە گەورەکان ئەگەر کەسێک لە ناو هێزێکی سیاسیە ئەوەندە ملتەزم بێ کە چەکی تێکۆشان بۆ داکۆکیکردن لە حزبەکەی بکاتەشان و ئەرکەکەی کاری پێشمەرگانە بوو بێ و شەهید بوو بێ بە هەر شێوەیەک لە شێوەکان بوو بێ و ئەم حکوومەتە پێویستە بە یەک چاوسەیریەوەکە بۆ نمونە ئەگەر لە شەڕی ناوخوا کەسێک لە کەپکی حەمەداغا شەهید بوو بێ شەهیدێکی تریش لە کاتی پارێزگاری ئەمە نمونەی تەواوە پارێزگاری لە دەستەیەکی کارمەندان و کرێکارانی کارەبا ڕۆیشت بێ بۆ چاکردنەوەی هێڵەکانی کارەبا و لەوێ لایەنی بەرامبەر هاتبێ لە تەقەکردن لە کرێکارانی کارەبا و لە پێشمەرگەکەی کە پێشمەرگەی ئێمە بۆ شەهید بووە هەتا ئێستا بە شەهیدانە حسابی نەکرێ ئەوە چۆن ڕەوایەتیەکە خەڵکێکی زۆر هەیە لە ململانەکانی نێوان هەردوو حزبی دەسەڵاتە شەهید بوون ئەگەر لێم بپرسی ئەوانە شەهیدن بەڵێ شەهیدن چونکەوانە قوربانی سیاسەتی ناڕەوای حزبە سیاسیەکانیانن ئەوان دڵسۆز بوون لەوەی ئەرکەکانیان جێبەجێ کردووە ئەرکی حزبەکانیان جێبەجێ کردووە ئەی بۆ ئەمەیان ڕەوایە بۆ ئەوەی تریان ناڕەوایە کە ئەگەر هێزێکی تر لەو ململانەیە یەکێک لە ڕۆڵەکانی یا چەند کەسێک لە ڕۆڵەکانی قوربانیان دابێت بەداخەوە ئەمە چەند جار هەوڵی لەو بابەتە دراوە ئینکاری لەسەر ئەو بتەکەن ئەمە ئەو پەڕی نادادپەروەریە کە ئەم دەسەڵاتە پەیڕەویەکە و ئەیخاتە سەر نادادپەروەریەکانی ئەی ڕۆڵی حزب چی بووە لەم پێناوەدا بەردەوام داوامان کردووە بەردەوام هەوڵمان داوە بەردەوام یاداشمان ئەوە و چەندین جاریش بەڵێن دراوە تا ئێستا بەڵێنەکان جێبەجێ نەکراوە هەر وا ماونەتەوە بەبێ لە زۆربەی ڕۆژەکانی شەهیدی شوعی کە شێوازی جۆرا و جۆر ئەم یادکردنەوەی کراوە یەکێک لەوانە خۆپیشاندانەکان بوو لە ناو یاداشتەکانە جاری تریش ئەم بابەتانە دانراون وە کۆتایی جاریش لام وایە ساڵێک لەمەوە پێشتر دووبارە داوامان لێ کردووە و لە لیقاکانی شادامان کردووە ئەمڕۆ بەیانی پێکرێ بەڵام لە حەقیقەتە باوەڕ نەبوونە بەوەی کە ئەم هاوڕیانەی ئێمە بە شەهیدی سەنگەر حساب بکرێن کە هیچ جیاوازیان نییە لە ناو شەهیدەکانی ترکە هێزە سیاسیەکان بەو شێوەیە لە ناکۆکی و ململانەکانی ناوخۆیان شەهید بوو دەوترێ مەترسێکی زۆر لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان هەیە ئامانجی شەهیدان لەژێر مەترسیدایە بە دڵنیاییەوە چونکە ئەگەر ئێستا ڕەوا وایە شەهیدەکانمان زیندوو بکەینەوە و لەسەر مێزێکی ئاوا کۆمەڵێک لەو شەهیدانە بێنین کە ئاراستەی جۆرا و جۆریشیانە بێ لێیان بپرسین ئایا ڕازین لەو بەرهەمەی کە ئێوە خۆتانتان بۆ پێشکەش کرد و گیان و خوێنی خۆتانتان پێشکەش کرد بە دڵنیاییەوە هەر هەمویان ناڕازایەتی پیشان دەدەن و ئاگادارن ڕەنگە زۆرێک لە نووسەر و شاعیرەکان بە شێوازی جۆرا و جۆر تعبیریان لەوە کردوتەوە و شەهیدەکانیان زیندوو کردوتەوە دویانن کە چەند ناڕازین لەو بارودۆخەی کە ئەمڕۆ بەڵێ ناڕزایەتی هەیە و خەبات و تێکۆشانی ڕابنوان نەگەر تەنها شەهیدەکان شەهیدە زیندوەکانیش کە ئەوانەی ڕۆژێ لە ڕۆژان لە پاڵ لە عینی سەنگەری شەهیدەکان بوون بەڵام گولەکە لە لای ڕستی پێکاوە لای چەپی نەپێکاوە ئەوانە ئێستش بەردەوامن ئەوانە هەمووی یان ناڕازین لەوەی خەبات و تێکۆشانی هێزە سیاسیەکان خەبات و تێکۆشانی شەهیدەکانمان بۆ ئازادی بووە کە ئێستا ئازادیە سیاسیەکان راون ڕێگریەکرێ لە سادەترین ناڕزایەتی کە بە شێوایەکی ئەو پەڕی مەدەنیانە لە بەدیئێنانی ئەمنیەت و دادپەروەری و موچە و ژیانێکی باش و ژیانێکی
نانە و هاوسەنگی ڕاگررتنی پەیوەندیەکان لەگەڵ لە نێو هێزە سیاسیەکان و لەگەڵ دەوروبەرە کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە مەترسی ئەمنی ئەمڕۆ ڕووی لە هەرێمە ئەگەر بە شێوەیەکی باش بیرکردنەوەیەکی بە کۆمەڵ نەبێت و هەمووان بە تایبەتی کە ئەڵێم هەمومان بەرپرسین هەموو هێزە سیاسیەکان بەرپرسین لەم دارودۆخە بەڵام بەرپرسیارەتی پلەی جیاوازی هەیە ئەوانەی کە زۆرینەی حکوومەت و زۆرینەی پەرلەمان و دەسەڵات و هێز و ئەمانیان لەبەردەسایە بەرپرسیارەتەکان گەورەترە بۆیە پێویستە پێش هەموو شتێک کار لەسەر ئەوە بکرێکە هەمومان قەوارەی هەرێم بپارێزین قەوارەی هەرێم و دەستکەوتەکانی بپارێزین مانای پاراستنی قەوارەی هەرێم پاراستنی فلان حزب و فلان حکوومەت فلان کابینە نییە پاراستنی قەوارەی هەرێم پاراستنی ئەو دەستکەوتەیەکە شەهیدان و تێکۆشەرە دێرینەکان لە ڕابردووە خەباتیان کردووە بۆ ئەوەی دادپەروەری هەبێ یەکسانی هەبێ ئازادی هەبێ مافەکانی مرۆڤ پارێزراو بن ژیانی خۆشبەخت و ئەوەی کە ناومان لێ نابوو ئەزمموی کوردستان کە دەمانویست بۆ خەڵکی پەخش بکەینەوە بەداخەوە ئەم ئەزممونە لە بەرەو دواوە هاتنە بەڵام زۆر گوترا و نەکەکەم بیسترا هەر نەبیسترا ئۆباڵی باستۆی شوێ بە دڵنیاییەوە ئۆباڵی لە ئەستۆی هەردوو هێزی حکومڕانە کە لە سەرەتای ڕاپەڕینەوە و لە یەکەم کابینەوە حکوومەتەوە زۆرینەی پەرلەمان و حکوومەت و دارایی و دەستکەوت و هێزی چەکدار و هەتا دواییان لەبەردەسایە ئەوانن گوێ ناگرن لە هێزەکانی تر چەندین جار تکا و ڕجای دڵسۆزانە کراکە شەڕی ناوخۆ ڕابگیرێ ململانەکان لە توندوتیژیەوە بگوازرێتەوە بۆ ململانەی خزمەتکردنی زیاتر بۆ پێشکەشکردنی نمونەی باشتر بەڵام تا ئێستا ئەبینین ئێستا بە ئاشکرا هەر کەسێکی ینی تەنانەت قوڵایی ڕۆشنێکی لە بواری سیاسیشدا نەبێ ئەزانێ ئێستا حکوومەت دوو حکوومەتە دوو هەرمە دوو ئیدارەیە دوو هێزی چەکدارە دوو پارەیە دوو ئاسایشە و هەتا دوایی هەموو شتەکان لەسەرەوە نەک هەر ئەمە پەیوەندیە دەرەکیەکان دوو شێوازن دابەشبوون بەسەر میحوەرەکانی هەرێمایەتی و دابەشبوونیش بەسەر میحوەری جیهانیە کە ئەمە مەترسیەکی گەورەی هەیە لە کاتێکە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە شێوەیەکی گشتی جیهان ڕووبەڕووی قەیرانێکی گەورەی سیاسیە بێتەوە کە مەترسیەکانی شەڕ لە دەرگای هەر ماڵێکدایە لە دەرگای هەر دەوڵەتێکدایە کە ئەگەر بە شێوەیەکی ژیرانە و باشبیرکردنەوە لە ئایندەی ملەتەکە و دەستکەوتەکان نەبێ ئەوە ئێمە بە دەردی هەڵەی ئەم حکومڕانێتی ئەڕووی ئەو دەستکەوتانەی کە چەندی ساڵە هەوڵ و خەباتی بۆ دەبێت جارێکی کە بگەڕێینەوە سەر خاڵی سەرەتا ئەم هەموو قوربانیە ڕشتنی خوێنی ئەم هەموو شەهیدە بە سەدە تێکۆشان و هێنانەکایی کیانێکی لە چوارچەوەی هەرێمی کوردستاندا و زانینی ئەم هەموو مەترسیەش هەر لەم چوارچەوەیەدا بۆچی ژیرانە مامەڵە ناکرێت و ژیرانە بیر ناکرێتەوە بۆ چوونە پاڵیەکی لایەنە سیاسەکان بە تایبەتیش لە بارودۆخێکی واتە ئەتوانم بڵێم بەداخەوە سیفاتی خەریکە سیفاتی شۆڕژگێڕی لە هێزە سیاسیەکان بەرەو کاڵبوونەوە ئەچێ ئەوەی ڕۆژانێک لە وتارەکانی هەموو هێزە سیاسیەکان کە لە خەبات و تێکۆشانی دش بە ڕژێمی دیکتاتۆری بوون هەموو خەون بۆ ئەوە بوو هەموو بانگەوازەکان بۆ ئەوە بوو کە لە پاش ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری لەسەر داروپردە ڕووخاوەکانی ئەوان بینای دیموکراسی و دادپەروەری و ئازادی و پێکەوە ژیان و مافەکانی مرۆڤ دەزەبێت ژیانێک دروست ئەبێت کە وەک ئەوەی کە یەکێ بەهشت بەڵام لە حقەتا ئێستا هەر وەکو چۆن پێناسی بەرژوازیەت و هێزی بازی کراوە لە سەردەمی شۆڕشدا شۆڕژگێڕ و لە کاتی دەسەڵاتدا گەڕان بە دەوری بازنەی دەسەڵات لە چەند بنەماڵەیە کۆ بێتەوە یا ماڵەیەک وردە وردەش بۆ چەند بازنەیەکی بچووکی دەوروبەری سەڵات کە هەموو خۆشیەکانی ژیان و هەموو
ئابووری و هەموو پێداویستیەکانی ژیان بۆ ئەوانە فەرمراوە بەڵام بۆ هەموو ئەو تێکۆشەرانەی لە نمونەی کە باسمان کە باسی شەهیدانە هەندێک لە بنەماڵە شەهیدەکانی سەر بە دەسەڵاتیش ئێستا ڕەنگە محتاج بن بەهۆی ئەوە کە هەموو احتیمادێکیان ڕەنگە لەسەر موچەکەیان بێ 3 مانگ و 4 مانگ سەر ڕای ئەو کارانەی لە ڕابردوو کردویانە لە دواکەوتنی موچەکان و پاشەکەوت و لێبڕینی ناڕەوا و هەموو ئەوانە ڕوویەوە بۆتەوە کە خەڵک لە زۆرینەیەکی بێت هەژار و کەم دەرامەت و بێکار لە کوردستانە لە بەرامبەر کەمینەیەکی زۆرکەمی خاوەنی ئیمکانیات و توانای دارایی و مارکێت و مۆڵ و کۆشک و ڤێلا و کۆمپانیا و پەیوەندی بازرگانی گەورە لە کوردستانە کە بەداخەوە گەیشتۆتە ئەو ڕادەیە. هەڕۆ سبحی بۆ 4 شوبات ئێوە هەمە هەنجیتان هەیە لەگەڵ حزبی شوێی عراقا بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە و بەڕێوەبردننی مەراسیمەکان؟ لە ڕاستیە حزبی شوێی کوردستان لە سنووری کوردستاندا یعنی تایبەتمەندێتی کوردستانی لەو شوێنانەی کە هاوبەشن بە تایبەتی لە ناوچەکانی دەرەوەی هەرێم و لە دەرەوە یعنی وڵاتانی ئەوروپا وڵاتانی دەرەوەی کوردستان هەمیشە کاری هاوبەشەکرێ لەبەرەوەی شەهیدەکانمان جیا ناکرێنەوە شەهیدەکانی حزبی شوێی کوردستان یا شەهیدەکانی شوعی نەتەوەکانی سنووری کوردستان و شوانی تر ئەمانە شەهیدی حزبن شەهیدی هەمومانن بە نەتیجە شەهیدی گەلن چەندێ پێمان بکرێ ئێمە هەموو جارێکە لە یاد و بیرۆوەریەکانەوە کە وەختێک لە وتارێکە باسیەوەکەین کە ئێمە یادی ڕۆژی شەهیدی شوعیەکەین ئەڵێن هەر لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی تەواوی بزوتنەوەی ڕزگاری خوازی و دیموکراسی عێراق و خەڵکی کوردستان دەیێنێرین لەو باوەڕاین هەموو ئەو شەهیدانە گوناحێکیان نییە کە لە ئەگەر ینی لە ڕیزەکانی هێزێکی سیاسی بن کە ئێستا ئەرکەکانی خۆی بە شێوەیەکی باش ڕاپەڕێ لەبەرەوە ئەوانە هەر هەموو شایانی ڕێز و سەردانەواندنن. بۆ 4 شوباتی ئەم ساڵ چیتان هەیە؟ ئەم پەرتوکە و بیۆگرافی بەرنامەی جۆرا و جۆر هەیە بەرنامەی جۆرا و جۆر هەیە لە هەندێک شوێنە ئەوە ماوەیەکی زۆرە ئەیەکە هەموو مەڵبەندەکان و ڕێکخراوەکانی حزب بنەماڵی شەهیدەکان بەسەرەکەنەوە جگەلەوە لە هەندێک شوێن بۆ سەر گۆڕستان ئێمە ماوەیەکی زۆرە یانی لە هەندێک شوێن شەهیدەکان کە پەرتەوازە بوون شەهیدەکان کۆ ئەکرێنەوە لە گۆڕستانی تایبەت جگەلەوە لە زۆرێک لە شار و شارشکەکانە گۆڕستانی گومناوەکان هەیە کە نازانرێ لە کوێن ئێشتا بەچی کوێن کە سجن کراون کە لە زیندانەکانە سەروشوێنیان دیار نییە ئەو سەروشوێنە گۆڕستانی گومناوەکان هەیە گۆڕستانی شەهیدان هەیە لە زۆربەی شار و شارشکەکانە دەچنە سەر گۆڕستانی شەهیدان و تاجەگوڵینەی هاوڕێکانی و تەکیدکردن لەسەر بەردەوامی خەبات و تێکۆشیانیان لە هەندێک شوێن کۆڕەکرێ لە هەندێک شوێن یادکردنەوە و تارخوێندنەوە و ڕێزلێنان لە بنەماڵیش دانەکرێ ینی بە هەر شێوازێک کە توانای ڕێکخراوەکان بێت ئەم ڕۆژە بە بەرزی ڕاگرن. زۆر بەڕێز سوبحی مادی ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی مەکتەبی شەهیدانی حزبی شوێی کوردستان زۆر سپاس زۆر سپاس. نانی بەڕێزوازی لە دەمی ڕابردوو لە شڕۆڤەی هەفتایی ئەم جارەمان کە تایبەت بوو بە 4 شوبات ڕۆژی شەهیدی شوعی لە سەرتاسەری عێراقدا با میواندارێتی بەڕێز سوبحی مادی ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی مەکتەبی شەهیدانی حزبی شوعی گفتوگۆمان کرد لەبارەی ژیان و گوزەران و هەروەها شەهیدانی حزب و 4 شوبات تا بەیگەیشتەوە بەختەوەربن.